بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی لەبارەی دۆخی مافی مرۆڤ لە هەرێم و عێراق بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بێت پارتی ویکێتی کۆنتڕۆڵی زیادەی هێزی پێشمەرگیان کردووە، هەروەها یەکیان دەستگای هەواڵگری تایبەت بەخۆیان هەیە و پۆلیسیش بەناو لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی ناوخۆدایە. هەر بەپێی راپۆرتەکە دەستگیرکردن بە شێوەی نایاسایی هەروە کاریگەری دەسەڵاتداران بەسەر بڕیارەکانی دادگا بەدی دەکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ باس لە وردەکاری راپۆرتەکە و هەروەها دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەکەین. لەگەڵمان بێن. وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی لەبارەی ڕەوشی مافی مرۆڤ لە جیهاندا بڵاو کردەوە. باشێکی راپۆرتەکە پەیوەستە بە عێراق و هەرێمی کوردستان و تێیدا پێشێلکاریەکان خراونەتە ڕوو. راپۆرتەکە لە زۆرێک لە بڕگەکانی پەیوەست بە مافی مرۆڤەوە باسی هێزەکانی یەکێتی و پارتی کردووە بە ئاماژەدان بەوەی بەجیایەکەی زیادەی هێزی پێشمەرگە و ئاسایش و دەستگای هەواڵگریان هەیە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت لە ناو هەرێمی کوردستانی عێراق پارێزگاکان بە شێوەیەکی ناتەبات لێبوردن و جێبەجێکردنی حکومەکانی یاسای تاوانیان پەیڕەو کردووە. ڕێکارە یاسایەکان زۆرجار بەهۆی پرۆسەی کاریگەریەوە ڕوبەڕووی دواکەوتن دەبنەوە، هەروەها لێبوردن لە کاتی گونجاودا نادرێت. هەروەک لەو راپۆرتەدا باز لە دەستگیرکراوانی بادیرانکراوە و بە تایبەت ناوی بەدەل بەرواری هاتووە کە بەبێ فەرمانی دادوەر دەستگیر کراوە. باز لەوەش کراوە کە پارێزەرانی دیاریکراوی تۆمەتباران بە گشتی سکاڵیان هەیە لە دەستنەگەیشتنی گونجاو بە دەستگیرکراوان کە تا ڕۆژی دادگایی دەستگیرکراوان نەیانتوانیوە پارێزەرەکانیان ببینن. لە دۆسی پەیوەست بە تیرۆریشەوە راپۆرتەکە ئەوەی خستۆتە ڕوو کە چەندین گومان لێکراو بە بێ مۆڵەتی دادگا دەستگیر کراون و گوازراونەتەوە بۆ بنکەی دەست بەسەرکردنی ئاشکرانەکراو. باز لەوەش دەکات کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگیراوانیان هێشتۆتەوە بۆ ماوەی درێژ لە قۆناغی پێش دادگاییکردن و تەنانەت دوای بڕیاری دادگا بە ئازادکردنیشیان. لەبارەی ئەنجومەنی دادوەری کوردستانیشەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی لەوە کردووە کە سەرکردە باڵەکانی حکوومەتی هەرێم کاریگەریان هەبووە لەسەر کەیسە هەستیارەکان لە ڕووی سیاسیەوە. هاوکات باسی ئەوە دەکات کە راپۆرت دراوە کە دامەزراندنی دادوەری و بڕیارە دادوەریەکان لە ژێر کاریگەری حیزبە سیاسیە بەهێزەکانی هەرێمدان. لەبارەی ئازادی ڕاگەیاندنیشەوە راپۆرتەکە باسی لەوە کردووە کە ڕاگەیاندنەکانی پارتی و یەکێتی لە سنووری دەسەڵاتی خۆیاندا دەستیان بە هەموو زانیاریەک دەگات بە پێچەوانەوە ڕاگەیاندنی سەر بە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان دەستگەیشتنیان بە زانیاریە گشتیەکان سنووردارە. هەروەک ئاماژە بەوە دراوە کە یاسای ڕۆژنامەنووسی دەسەڵاتی بە حکوومەتی هەرێم نەداوە بۆ داخستنی کەناڵی ڕاگەیاندن، بەڵام حکوومەت ئەو کارەی کردووە. لێدان و دەست بەسەرکردن و هەڕەشەی کوشتن باسێکی دیکەی راپۆرتەکەیە لە سەرانسەری هەرێمی کوردستان کە تەنانەت بە بەرگی سەربازی و پۆلیسەوە ئەو کارانە کراون. دەژڵێت سزادانی ڕۆژنامەنووسان لە دەرەوەی یاسای ڕۆژنامەنووسی هەرێم و بە یاسا توندەکانی حکوومەتی ناوەندی بەڕێوە چووە. لە پرسە ئەکادیمی و ڕۆشنبیریەکانیش وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی لەوە کردووە کە وەرگرتنی پۆستی سەرۆکی زانکۆ و پۆستەکانی دیکە ئاسانترە بۆ ئەوانەی لەگەڵ پارتی و یەکێتی پەیوەندیان هەیە. تەنانەت ئیمتیازات بۆ بەدەستێنانی بڕوانامەی خوێندنی باڵا دراوە بەوانەی وابەسن بە حیزبەکانەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میاندارێک لە بەڕێزان کامەران عوسمان ئەندامی تیمی هەرێمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی لە سەدۆی سەرەکی، هەروە لە هەولێرە و ئیبراهیم عەباس نووسەر و ڕۆژنامەنووس و لە بەلجیکا شەوەرگەز کەمال ڕێکخەری ڕێکخراوی 17 شوبات بۆ مافەکانی مرۆڤمان کردووە. سوپاسی ئامادەبوونیان دەکەین. کاک کامەران بەخێر بێنک لە بەرزتانەوە دەست پێ بکەین. دەمەوێت بۆ چوونیەوە ڕێکخراوی CPT ئەمریکی لەبارەی ڕەوشی مافی مرۆڤ بزانم دواتر قسە لەسەر راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەکەین. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستی دایمەوە ڕێکخراوی CPT و تیمی کوردستانی عێراقی CPT کە ئێمە لە نزیکەوە چاودێری بارودۆخی مافی مرۆڤ دەکەین لە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانە یاخود ئەو چالاکوانانە یاخود
ئەو بەرگریکارانەی مافی مرۆڤ کە ڕۆژانە ڕوبەڕووی هەڕەشە و ئەشکەنجەدان و دادگا دەبنەوە ئێمە لە نزیکەوە ئەکەمپەنیمنتیان دەکەین یاوەریان دەکەین لە دادگاوە لە نزیکەوە چاودێری بارودۆخیان دەکەین بارودۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و بارودۆخی ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستان لە دۆخێکی یەکجار مەترسیداردا دەتوانین بە پشبەستن بە راپۆرتی ڕێکخراوەکانی تریژ و بە پشبەستن بەو جم و جۆڵە قانونیەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بەرامبەر بە چالاکوانانی مەدەنی کە لەم ساڵدا بینیمان دەتوانین بڵین هیچ کاتێک دۆخی ئازادی ڕادەربڕین و دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا وەک ئێستا خراپ نەبووە وەک ئێستا دادگاکان هەرگیزا و هەرگیز لە ماوەی لە ساڵی 91ەوە تاوەکو ئێستا هەرگیزا و هەرگیز دادگاکان بەم شێوازە بە خراپ بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بەکار نهاتوون. باشە سەبارەت بە مەسەلەی بەکارهێنانی دادگا ئێوە پێتان وایە هیچ کاتێک وەکو ئێستا دادگا بەکار نهاتووە بە چ بەڵگەیەکیش دەڵێن هیچ کاتێک وەکو ئێستا دۆخی مافی مرۆڤ ئازادی ڕادەربڕین و بڵاوکردنەوە وەکو ئێستا نەبوو خۆتان بەڵگەتان لایە؟ بەڵێ ئێمە لە ڕاستیدا بەشداریمان کرد لە پرۆسەی دادگاییکردنی ئەو 5 ڕۆژنامەنووس و چالاکوانەی کە لە 15 شوبات و 16 شوباتی ئەم ساڵدا ڕوبەڕووی دادگا کرانەوە ئێمە بەشداریمان کرد و هەموو ئەو بەڵگانەی کە بینیمان لەگەڵ ڕێکخراوەکانی تری مافی مرۆڤ بە ئاشکرا بینیمان کە دادگاکان بەکاردەهێنرێن بۆ سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین و هەر دوێنش کە ڕۆژنامەوانێکی تر ئومێد حاجی بەروشکی دادگایی کراوە سزای ساڵێک زیندانی کردن و 240,000 دینار غەرامەکردنی بۆ دەرکرا ئەو بەڵگانەی کە لە بەردەستی ئێمەدان بەڵگەکان زۆر لاوازن ئێمە پێشتر تەجروبەی ئەوەمان کردووە کە خەڵک شەهید کراوە ڕۆژنامەوە شەهید کراوە خەڵک لی دراوە خەڵک دەستگیر کراوە بۆ ڕۆژێک بۆ 2 ڕۆژ بەڵام بە هیچ شێوازێک هەرگیزا هەرگیز نەمان بینیوە کە بۆ ماوەی ساڵێک ڕۆژنامەوانێک لە زینداندا بمێنێتەوە بەبێ ئەوەی ڕوبەڕووی دادگا بکرێتەوە دواتر کە ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە یاساکانی چالاکی دژ بە دەوڵەت دژی بەکاردێنرێ بینیمانە ڕۆژنامەوان بە پێی قانونی ڕۆژنامەوانی دادگایی کراوە بەڵام نەمان بینیوە ڕۆژنامەوانێک کە بۆ چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی بۆ بەرقەراربوونی دیموکراسی لە وڵاتەدا هەوڵی داوە بەڵام بە یاسای تیرۆر و بە یاساکانی چالاکی دژ بە دەوڵەت تۆمەتبار کراوە دواتر دادگایی کراوە و سزادراوە. سوپاس دەکەم ئەگەر بچینە لای کاک ڕەگەز ڕەگەز کەمات کاک ڕەگەز سوپاس بۆ بەڵ سوپاس بۆ ئامادەبوونت کاک ڕەگەز سەبارەت بە دۆخی مافی مرۆڤ و سەرنجیەوە وەکو ڕێکخراوی 17 شوبات پێتان وایە کە ئێستا دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە خراپترین ناسیدەیە؟ ماڵە زۆر سپاس کاکتن زۆر سپاس بۆ میوانەکان بێگومان ئەوەی ئێستا دەگوزارێت زۆر جیاوازە لە ڕابردوو ئەگەرچی پارتیویەتی هەر لە 30 ساڵی ڕابردوو لە سێدەی ڕابردوو بەردەوام هەوڵیان داوە کە دەنگە جیاوازەکان بکەن ئەو دەنگ و ڕەنگی جیاواز قوبوڵ ناکەن بە هەموو شێوەیەک تەنها ئەو کەسانە قوبوڵ دەکەن کە دەستەمووی خۆیانن بۆیە لە ئێستادا ڕاستی دوای ئەوەی ئەو کابینەی مەسرور بارزانی پێکاتەوە زیاتر شارەکان لەسەر چالاکوانان ئازادی خوازان ڕۆژنامەوانان زیاتر بووە بەگرتن و ڕاوەدونانیان بۆیە لە ئێمەش وەکو ڕێکخراوی 17 شوبات موافقەکانی مرۆڤ وەرەوە پەیوەندیمان لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان و ناوەندەجیەکان پەرلەمانی یەکێتی ئەوروپا فشارەکان ئەمەش زیاترمان کردو بۆ سەر دەسەڵاتدارانی پارتی و حکوومەتی هەرێم کە چیتر دەست هەڵگرن لەو هێز ئەو هەڵس و کەوتانەی کە بەرامبەر ڕۆژنامەوانان و ئازادی خوازان بە تایبەتی بادینان گرتویانەتە بەر کە دیارە دەیانەوێت چاوترساندن بڵاوکردنەوە لە دەڤەری بادینان وەک دەبینن لە بینیتان لە مانگی ڕابردوو لە دەیمەی کە پەرلەمانی یەکێتی ئەوروپا لە ڕێگەی ئەمەوە بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە تێیدا ئەو هەڵس و کەوتەی هێزە ئەمنیەکان و حکوومەتی هەرێمی شەرمەزار کرد دژی چالاکوان و ڕۆژنامەوانان و هەروەها لەسەر تەواوی کەیسەکان کە لە نزیکەوە ئاگادارین لە 5 چالاکوانەکەی بادینان لە تەواوی راپۆرتی ڕێکخراوە جیهانیەکان کە چاوپێکەوتیمان کردو لە کەسوکاریان و هەروەها راپۆرتەکانمان بڵاو کردو وەکو فرۆنتلاین دیفێندەرز وەکو هیومان رایتس وۆچ
وهروەها ئەمنستی ئینتەرناشنال و CPJ لە ئەو ئەوانەی کە پێوەستن بە کاری ڕۆژنامەوانی کۆمیتەی پاراستنی ڕۆژنامە کە بنکەی سەرەکان لە ویلایەتی نیویۆرکە و دوێنێ شەویش بە هەمان شێوە لەگەڵ بەرپرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەو ڕێکخراوە جیهانیان پەیوەندیمان هەبوو راپۆرتێکمان دەرکرد لەبارەی ئەو سزادانە سیاسی کە بەسەر ئومێد بەڕوشکیدا سەپێنرا کە تەنها لەسەر پۆستێکی بووە کە یەکێک لە کەیسەکانی تەنها لەسەر پۆستێک بووە کە 6 مانگی بۆ بڕایەوە کە لە کاتێکدا ئەو پۆستێک کە ئەو نووسێتی باز لە هەڵبدانە سەر ماڵی مامۆستا بەدەل بەرواری دەکات لەلایەن ئاسایشی پارتیوە هەمان نووسین لە راپۆرتی ئامنستی ئینتەرناشنال و لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا هاتووە بە هەمان شێوە کە ئەو باسی کردو و پۆستی کردو لە فەیسبووکەکەی تەنها لەسەر ئەوە 6 مانگ زیندانی کراوە بۆیە ئێمە کە بەردەوام قسە دەکەین لەگەڵ بەرپرسیەکان لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا بەڕاستی ئەوان زۆر نیگەرانن لەو دۆخەی کە ئێستا پارتی خۆڵقاندوێتی بە تایبەتی لە دەڤەری بادینان و زۆر تووڕەن و دەبێت سەرانی پارتی ئەو ببیستن و بزانن کە لە دەمی ئێمەشەوە بزانن کە خودی ئەو بەرپرسانی ناوەندی جیهانی داوا دەکەن کە فشارەکانیان زیاتر بێت لەلایەن حکوومەتەکانی خۆیانەوە لەلایەن وڵاتانی ڕۆژئاواوە ئەمریکاوە و زۆر تووڕەن لە خودی مەسرور بارزانی و بۆیە وەک دەبینێن زۆر زیاتر لە جاران گەرمتر گەرم و گورتر دێنە پێشەوە و لە نزیکەوە ئەو بارودۆخ هەڵدەسەنگێن و چاودێری دەکەن و ئەوەش قابلی قوبوڵ نییە بە دڵنیاییەوە بۆ پارتی و حکوومەتی مەسرور بارزانی ناچێتە سەر بە هیچ شێوەیەک لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باز لە گرتن و دەستگیرکردنی ئەو 50 چالاکوان ڕۆژنامەوانی بادینان دەکات کە تەنها لە مانگی 8 پارساڵدا دەستگیرکران کە بەنایاسایی لە قەڵەمی دەدا و هەروەها باز لە ڕەوشی زیندانیان دەکا کە چۆن ئەشکەنجە دراون چۆن مامەڵەی ناسان لەگەڵ دەکرێت و هەروە لە ناو زیندانیانی هێنیەکاندا یاخود لە زیندانیانی ئاسایش کە زیندانی کراو هەیە تەمەنی خوار 18 ساڵە بە تۆمەتی بێبنەما لە زینداندان و زیاتر لە ساڵەکە ژمارەیەک لەو کەسانی کە ئێستا لە زیندانەکانن زیاتر لە ساڵەکە لە زینداندان بەڵام هێشتا پەڕاوی لێکۆڵی نوێیان بۆ نەکراوەوە ڕەوانەی دادگا نەکراون کە بۆ خۆی پێشێلی یاساکانی خودی حکوومەتی هەرێمەکە لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە دەرچووە کە دەڵێت لە ماوەی 24 کاتژمێر بۆ 48 کاتژمێر دەبێت لانی کەم دادوەری ببینێت یاخود ئەو تۆمەتێک کە ئاڕاستی کراوێک لای بکرێتەوە دواتر لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێک بە تەواوەتی ئەو سزایی کە بەسەریدا دەستێت واتە لە تۆمەتبار دەبێت تاوانبار بسەپێنێت بەڵام وەک دەبینین ژمارەیەک لەو چالاکوانان و ڕۆژنامەوانی بادینان و نزیک دەبینەوە لە ساڵێک بەشێکیان لە ساڵێک زیاتریان بەسەردا تێپەڕێت کە بەڕاستی ئەوە جێگەی داخە کەیسەکانیان وەک دەزان بە سیاسی کراوە بۆیە نابرێتە بەردەم دادوەر و وەکو بۆ نمونە کەیسی مامۆستا بەدەر کەەوە نزیک دەبێتەوە لە ساڵێک کە بڕیارە لە 29 حوتی مانگی داهاتوو دادگایی بکرێت دیسانەوە لەگە کەیسێکی دیکەی ئومێد بەروشکی کە وەک ئەو خاڵە گرنگەوەی بزان کە خەڵکی بیزانە کە ئەوی ئومێد بەروشکی سزادراوە ساڵێک بووە و 240,000ەکە ئەوە تەنها لەسەر سێ کەیس بووە و سێ کەیسی دیکەشی ماوە چووکە لە دوو دادگای جیاوازە ئەوانە پەڕاویان بۆ کراوەتەوە لە هەردوو بەڵە سپاس دەکەم دواتر گرم بۆ لای بەڕێزت کە بەڕێزوتت پێشێلکارەکان زیاد بووە لە چ ڕوویەکەوە لای ئێوە ئەوەی تۆمارکراوە زیاد بوو دەگەڕێم بۆ لای بەڕێز کاک ئیبراهیم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم لەبارەی دۆخی مافی مرۆڤ پێت وایە ئەوەی کە برسیکردنە لێبڕینی موچەیە بێکاریە ناشەفافیەتە ئەوانە شەدەچێتە چوارچێوەی نەبوونی خزمەتگوزاری سەرەتاییە چوارچێوی پێشێلکردنی مافی مرۆڤ ئەم کاتتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ بینێرانتان و بۆ میوانەکانتان لە ڕاستیدا ئەم راپۆرتەکەی ڕێکخراوی ئەو کۆی ئەم راپۆرتانەی کە ڕێکخراوی نێودەوڵەتیەکان لەسەر دۆخی هەرێمی کوردستان دەریان کردووە هەمویان بەسراونەوە بە پێشێلکاری بەرامبەر بە ئازادیەکان و بە مافی مرۆڤ و ئەوەی ئەم ڕۆژ کە کەوتە بەردیدی ئێمە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر پێشێلکاری مافی مرۆڤ و ئازادیەکان و بێبەهاکردنی مرۆڤ لە کۆمەڵگای ئێمە و لە عێراقدا دەرچووە خۆی لە ڕاستیدا بڕینی موچە بێڕێزیکردن بە هاوڵاتیان حساب نەکردن بۆ هاوڵاتیان ئەمانەش دەکەوێت ئەم چارتیانە بەڵام ئەفزەڵیەت بۆ ئەم
دۆخەیە کە لە هەرێمی کوردستان بە درێژایی دۆخی حکومڕانی هەرێمی کوردستان هەر ڕۆژێ بە ناوی شەڕی ناوخۆ بە ناوی زۆرا زۆر لە هەرێمی کوردستاندا هەبووە لە پێشێلکاری مافی مرۆڤ و ئازادیەکان، بەڵام ئەم چەند ساڵانە منهەزیتر بەڕێکخراوتر لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارێتی هەرێم بە تایبەت دەسەڵاتدارێتی هەولێر کار بۆ ئەوە دەکا کە هیچ بەهایەک بۆ مرۆڤ لە چوارچێوەی دەرەوەی ئاراستەی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و ئەوانەی کە حەزی لێتی نەمێنێتەوە هەر کەسێک لەم ئاراستەیە لادا کە خۆیان مەبەستیانە لە حکومڕانی ئەوان لابدا یان ڕەخنەی لێ بگرێ جەهەندەمی لەسەر لە کار و لە شوێنی کار و لە ئەمە بۆ دەخڵکێنن یاسای دژ بەکار دەهێنن دۆخێک دەخڵکێنن کە ئەم کەسە نەتوانێت ژیانێکی هاکەزایی بکاتونەوە نەتوانێت ئەم ڕخنانەی کە دەشیگرێت کاریگەریان هەبێت. باشە بەس وەکوتم ئەوەی کە لێبڕینی موچەیە نەبوونی هەلی کارە ناشەفافیەتە نەبوونی خزمەتگوزاری سەرەتای ئەوەش پێشێلکردنی مافی مرۆڤ و پێچاوانین لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ بەدڵنیایی ئەمەش بەڵام ئەفزەلیەت ئێمە ئێستا ئەو فۆکسە گەورەی کە لە کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەت لە خۆر ئاوا لەسەر هەرێمی کوردستان هەیە چونکە پێشەرکاریەکان هێندە زەق و گەورە بوون و ناشێردرێنەوە یعنی ئەم جۆرە دەسەڵاتداریەتە کە بە هێزە ئەمنیەکان و بە ئاسایش بەتایبەت و بە دادگاکان بێیاسایی بەرامبەر بە یاسا بێیاسایی بەرامبەر بە هاوڵاتیان بەرامبەر بە چالاکوانان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کەسانی ئازادی خواز دەکە ئەمانە لە کۆمەلگای نێودەوڵەتی هێندە زەقبوونەوە هێندە گەورە بوون هێندە دەنگدانەوەی دروست بووە هەر لە ئاسە ڕێکخراوە مافە مرۆڤ و ئازادیەکان ئەوانی کە تایبەت بە ئازادیم نەوەستاوە بەڵکو حکوومەتەکان خۆیان لە بەرزترین ئاستا تەداخل لە ئەم پرسە دەکەن ئەگەرنا بەڵێ بڕینی موچەیە بێکاریە هەموو ئەمانە دەکەونێت بێبەهاکردنی مرۆڤ لە کۆمەلگای ئێمەداوە بەڕاستی بەشێکی بە ئەنقەستە بەشێکی ئێمە لە هەرێمی کوردستان قەیرانمان هەیە ئەوڕەت ناکەینەوە بەڵای کۆڤید-19 گرفتە بەڵام بەشێکی بە ئەنقەستە بۆ بێبەهاکردنی مرۆڤ لە کۆمەلگای ئێمە. باشە پێ دوایە هەرێمی کوردستان لە ڕیزبەندی ئەو ڕیزبەندی هەرە بڵێن لە چوارچێوەی عێراقیشدا لە ڕیزبەندی هەرە وڵاتە خراپەکاندایە بۆ پێشێلکردنی مافی مرۆڤ چێوەی کە لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هاتووە پێشتر ڕێکخراوی هومان ڕایتس وۆچ و لێبوردنی نێودەوڵەتی کۆمەڵێک ڕێکخراوی تر راپۆرتیان بڵاو کردێتەوە. تا ئێستا لە ئەوەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕێکخراوی یونامی لە کۆمیسیۆنی باڵای مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە ئەمنیستی ئەنتەرناشناڵ لە ڕێکخراوی CPJ ئەمریکی لە کۆی ئەو ڕێکخراوانەی کە گرنگی بە قەزیەکانی هەرێمی کوردستان دەدەن گرنگی بەو دۆخە دەدەن کە لە ڕووی ماف و ئازادی بۆ حکومڕانی هەرمیستان بۆ مرۆڤی کورد دەستەبەری کردووە یان پێشێلی دەکات لە هەموو ئەوانە دۆخی هەرێمی کوردستان دۆخی مافی مرۆڤ ئازادیەکان بە جۆرێک واوێ ناکراوە کە بە تەنانەت هاتوتە سەر هێڵی ئەوەی کە کوردستان خراپترین یەکێکە لە وڵاتانێک کە خراپترین شوێنە بۆ پێشەرکاری بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەوانی و کاری میدیایی بەڵام چونکە تا ئەم دەقیقەیەش هەرێمی کوردستان دەسەڵاتدارێتی هەرێمی کوردستان کۆمەڵێک سلکی زۆرا جۆری هەیە کە لە ڕووی نێودەوڵەتیەوە کار بۆ ئەوە دەکات کە سەر لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و تەل لە حکوومەتاتی نێودەوڵەتی بشێوێنێ هەتا ئێستا خوا نانەوێت ئەو دیدە ببینن بۆیەش هەر شتێک کە دەردەسێت کەسێکیان دوست داناوە بە ناوی وەڵامی نێردە نێودەوڵەتیەکان وەڵام دەداتەوە و کە زۆردار هێندەشتی بێسەر و بەر دەڵێ کە خۆشی باوەڕ بە قسەکانی خۆی ناکە. سوپاس دەکەم دەگەرم وڵات کامران دەمەوێت سەرنجی و لەسەر راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بزانم ئێوەش خۆتان ئەوەی کە دەستگیرکردن بە بێفەرمانی دادوەر هەڵکوتانە سەر ماڵان بڵێنمانەوەی زۆری پێش دادگاییکردن خۆشتان ئەو حاڵاتانتان بەدی کردووە لە هەرێم؟ بەگشتی راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی باشە بەڵام کۆمەڵێک شت هەیە کە تێیدا باز نەکراوە بەکەمی باسی بەڵێ ئەوەی کە باس کراوە تەنها بەشێکی کەمی ئەو پێشێلکاریانەیە بۆ نمونە
لە شوێنێکدا باسی مامۆستا بەدەلبەرواری دەکات کە بە شێوازێک هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکەی دەستگیر کراوە بەڵام لە هەمان کاتدا ئێمە کەمن ئەو کەسانەی کە لە 76 کەس لە زیندانیانی بادینان دەستگیر کراون کەمن کە بە شێوازێکی یاسایی دەستگیر کرابن زۆربەی زۆریان هەبووە لە ژوورەوە لەگەڵ خێزانەکەیدا بۆ ساعت 2 شەو هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکەی و دەستگیریان کردووە هەبووە هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکەی و بە بەرچاوی منداڵەکانیەوە لایانداوە و بردووانە خستوانەتە ناو سارەوە هەبووە دەمانچە لەسەر سەری ڕاگیراوە لە کاتی دەستگیرکردن لە بەرچاوی منداڵەکانی بۆیە ئەو راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئێمە پێمان باشە بەڵام کۆمەڵک هەیە کە تیدا باز نەکراوە بنمونە شتێک کە زۆر گرنگ بوو لە مانگی دیسمبەری ساڵی ڕابردوو کە کۆمەڵک خۆپێشاندانی یەکجار گەورە لە هەرێمی کوردستاندا ڕوویداوە کۆمەڵک هاوڵاتی مەدەنی شەید بوو کە تیایدا منداڵی 13 ساڵی تێدا هەبوو لە سلێمانی لە زۆنی سلێمانی بەڵێ هەبوو قایم تەقەی لە خەڵک کرد بوو خەڵکی بریندار کرد بوو منداڵی 13 ساڵان لە سەرجادە تەقەی لێکراوە و شەهید کراوە ئەوانە هیچی ئاماژەی پێ نەدراوە لەو راپۆرتەداوە لەو راپۆرتەدا حوت هاوڵاتێک کە لەو سنوورە شەید بوو لە مانگی ڕابرد لە خۆپیشانە لە راپۆرتەکە لە راپۆرتەکەدا نەخێر لەو راپۆرتەدا بە شێوازێکی دیاریکراوە ئاماژەی پێ نەکراوە ئەوەی ئاماژەی پێکراوە تەنها ئەوەیە کە ئۆفیسی NRT داخراوە لە دهۆک و لە هەولێر ڕێگە بە ڕۆژنامە نووسەکانیان نەدراوە کە ئیش بکەن ئاماژە بە کۆمەڵێک خەڵکی تر کراوە کە لە چوارچەوەی و خۆپێشاندانانە شوێنەکانی خۆیان جێهێشتووە ئێستا لە شوێنێکی تر نیشتەجێن ئەم راپۆرتە ئاماژەیەکی ڕوونە بە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ کە لە ئێستادا دۆخی ئەماگەدارکردنەوەیەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە دۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا لە دۆخێکی خراپدایە و لە هەمان کاتدا ئاماژە بۆ دەکات کە لە هەرێمی کوردستاندا ئێمە هێزێکی ئاسایشی یەکگرتومان نییە هێزە ئەمنیەکان لە بری ئەوەی هێزی پاراستنی گیانی خەڵک بوون بە هێزی مەترسیدار بۆ سەر گیانی خەڵک نەک بە تەنها راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە هیچ کاتێکدا وەکو ئێستا ئەوەندە ڕێکخراوی نێودەوڵەتی نزیکەی 45 ڕێکخراوی نێودەوڵەتی و ڕێکخراوی گرنگی لۆکاڵی قسان لەسەر دۆخی ئازادی ڕادەربڕین کردووە لەم ساڵدا لە هەمان کاتدا لە هیچ کاتێکدا نەبووە کە ئەوەندە نێردەی وڵاتان ئەو هەموو کۆنسۆڵخانە و باڵوێزخانە تەنها لە ماوەی ساڵێکدا نۆ باڵوێزخانە و کۆنسۆڵخانە لەسەر حکوومەتی هەرێم بەو شێوازە قسە بکەن و بە شوێنی کوردستان بە شوێنێکی سەلامەت پێناسە نەکەن بۆ ئازادی کاری مەیدیایی و بۆ پیادەکردنی مافە سەرەتایەکانی ئینسان بۆیە من پێم وایە کە حکوومەتی هەرێم لە بری ئەوەی بەڕێوەبەرایەتیەک یاخود بەشێکدا بمەزرێنێ لە هەرێمی کوردستاندا لە ئەنجومەنی وەزیراندا بۆ وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان یاخودکەوەی ئێستا ناوەکەیان گۆڕیوە بۆ داکۆکیکردنی نێودەوڵەتی وا باشە گوێ لەم راپۆرتانە بگرن چکە بە جددی ئەمە ئاگادارکردنەوەی زۆر جددیە یعنی ئێمە دەبینین ئەمانە تەنها راپۆرتێکی ڕۆژنامەوانی نین وەک راپۆرتی ڕۆژنامەوانی لێ بڕوانرێت و کاریگەریەکان چیە بۆ نمونە ئاگادارکردنەوە بێ کاریگەریەکەی چی بەدڵنیاییەوە کاریگەری زۆر گەورەی لەسەر پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم لەگەڵ وڵاتانی دەرەوەدا دەبێت لەبەرەوەی بەتایبەت کابینەکەی جۆ بایدن کە خاڵێکی گرنگی کابینەکەی جۆ بایدن لە ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەوەیە کە ڕێزگرتنە لە مافی مرۆڤ بەڵام بەداخەوە ئێمە ئەو ساڵ بینیمان لە بریەوەی حکوومەتی هەرێم وێنەیەکی ناشرینی وێنەیەکی جوانی هەرێمی کوردستانی شامدا بۆ دۆخی ئازادی ڕادەربڕین ئەم ساڵ حکوومەتی ئەمریکا تۆمەتبار کرا بەوەی کە پەیوەندی هەیە لەگەڵ ڕۆژنامە نووسان و دەیەوێت جاسووسی بەسەر هەرێمی کوردستانەوە بکات حکوومەتی هەرێم لە بری ئەوەی بیر لەوە بکاتەوە کە چۆن پەیوەندیەکانی باش بکات لەگەڵ وڵاتانی دەرەوە بۆی کە قەیرانێکی تر شەڕێکی تر لە هەرێمی کوردستاندا سەری هەڵدا هاوپەیمانان پشت لە هێزی پێشمەرگە نەکەن و بتوان سەپۆرتی زیاتری بکەن ئەو هات حکوومەتی هەرێم هات حکوومەتی ئەڵمانیا یاخود نوێنەرایەتی حکوومەتی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان تۆمەتبار کرد بۆی کە لەگەڵ ڕۆژنامە نووسان یەکتر دەبینێ و ئەمە بۆ کاری سیخڕووی بۆ کاری جاسوسیکردنە من دەمەوێت یەک شت بڵێم ئەویش ئەوەیە ئەم راپۆرتانە هەمووی بۆ ئاگادارکردنەوەیە هیچی ڕق نییە تەنانەت ئەو ڕۆژنامە نووسانەی کە ئێستا لە زینداندان هیچ ڕقێک نەبووە بەرامبەر بە حکوومەتی هەرێم ئەوەی هەبوو هەمووی ئاگادارکردنەوەی حکوومەتی هەرێم بووە بۆیە حکوومەتی هەرێم زۆر گرنگە گوێ لەوانە بگرێ ئەگەر جویان لێ نەگرێ بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر پەیوەندی نێوان بەدڵنیاییەوە باجەکەی دەدا بەڵام ئەوە پرۆسەیەکی زۆر درێژخایانە ئەوە نییە ئێمە پێمان وابێت لە ڕۆژێک و دوو ڕۆژدا ئێمە بینیمان لە
چۆن حکوومەتی ئەمریکا پشتی کرد لە حکوومەتەکەی سەدام حوسێن ئەمە پەیوەندیەکی درێژخایەنەکە هەیە و لەوانەیە لە یەک چرکەدا ئەو پەیوەندیە بگۆڕێ بەڵام پێویستی بەکاتن. سوپاس دەکەم کاک ڕەگەس ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بە مەسلەی و پێشێلکارانی کە بەڕێزت باستان کرد پێشێلکاریەکان کەوتە زیادیان کردووە ئەو پێشێلکارانی کە زیادیان کردووە چین کەەوە تۆمارتان کەوتە لە سەردەمی و کابینێ زیادی کردووە. بۆ نمونە بەپێی ئەو داتایی کە RSF جیهانی ڕێکخراوێکی کە بنکەی سەرەکی لە وڵاتی فەڕەنسا بۆ عێراق و هەرێمی کوردستان سوتە ناو لیستی ڕاشەوە یەکێکە لەو وڵاتانەی کە لەگەڵ وڵاتە دیکتاتۆرەکان ڕیزبەندی کراوە کە لە پێشووتر لە لیستی سوور بۆ ئێستا لە ناو لیستی ڕەشدایە و هەروەها لەو ژمارە چالاکوان و ئازادیخوازی بادینیان کەەوە دەبینین دەستگیر کراون کە زیاتر لە 100 کەسە کەەوە پێی راپۆرتی ئەمنستی ئینتەرناشنال کە کەمپینیەکان بۆ ئازادکردنیان ڕێخستووە کە پێشووتر بە هیچ شێوێک حملەیەکی لەو شێوێ ڕەشبگیرێکی لەو شێوێ لە دەبەری بادینان نەبووە و پێشووتر بینیمان ژمارەیە گربوون و خۆپشاندانی هێمنان و مەدەنیانە ئەنجامدرا بەڵام هەموو ئەوانەی کە بەشدار بوونە لەو خۆپشاندانانە دەستگیر کراوە تۆمەتی بێبنەمان بۆ دروست کراوە کە لە لای ناوەندەجیەکان ناوەندە جیهانەکان و لای ئێمە و لە ئەمریکا و کۆسڵخانی وڵاتان بە تەواوەتی ڕەتکراوەیە و هەروەها لە ناو زیندانەکاندا لە ئێستادا ڕۆژی زیندانیان زۆر خراپە بە نمونە لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باز لە زیندانی چاکسازی هەولێر دەکات کە خودی بیناکە بۆ 900 زیندانی دروستکراوە بەڵام ئەوان 1957 زیندانیان تێکردووە کە بەپێی ئەو زانیارانەی کە بەدەست ئێمە گەیشتە زۆرێک لە زیندانیان شوێنی جێگیان نابێتەوە کە بنون بەڵکو لەسەر چۆک لەسەر ئەژنۆ یاخود بە پێوە دەنوو ژمارەیەکیان و هەروەها پیس و ینی پاک و خاوێنی ناو زیندانەکە کە خود ڕێگە پێ نادرێت بە زیندانیانانە جلوبەرگیان بۆ بێت لەلایەن کە سوکاریانەوە دەبێت بۆ خۆیان بیکڕن لە ناو زیندانەکە بە پارە ئەوە بەشێک لەوانە کە پارەیان نییە ناتوانن جلی نوێ بکڕن بۆ ماوەیەکی دوورێژ ئەو جلانیان لەبەر دەبێت بۆیە نەخۆشی بڵاو دەبێتەوە لە خۆتان دەزان لە ماوەدا ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بۆتەوە ئەوەش دیسانەوە بۆتەوە تێبینی لای ناوەندە جیهانیەکان و هەروەها بەشێکی دیکە گرنگ کە ئێستا ئەمە باسی لە دادگاکان دەکەین کە بەڕاستی بەداخەوە دادوەرەکان لەبەر ئەوەی لەلایەن حیزبی دەسەڵاتدارانەوە دادەنرێن لە هەردوو زۆن دادوەرەکان ناتوانن کەیسەکان بەسەر بخایانە سیر بکەن و بڕیاری لەسەردەن بەڵکوی حیزب پێیان دەڵێ ئەوە جێبەجێ دەکەن بۆ لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا خودی راپۆرتەکە باز لەوە دەکا کە دادگاکانی هەرێمی کوردستان سربەخۆنین لە هەردوو زۆن لەلایەن حیزبەوە ڕادەسپێدرێن و بەداخەوە یعنی ئەو حکومانی کە دراون یاخود مەسەلەن بۆ حکومی دەدرێت دادوەرەکە ئەو کەسانە ئازاد دەکات ژمارێکی زۆر لەو کەیسانەمان لە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو کەسە بێتاوان دەردەچێت لەلایەن دادوەرەوە بە تەواوەتی کەیسەکەی دادەخرێت بەڵام لەلایەن زیندانی ئاسایش لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەهێڵدرێتەوە لە زیندانی ئاسایشە دەهێڵدرێتەوە کەسە ئازاد ناکرێت لە کاتێکدا دادوەر بڕیاری ئازادکردنی داوە یعنی ئەو بۆ خۆی پێشەکارێکی گەورەیە کە هەموو ئەو پێشەکاریانەیە کە ئێستا باسی دەکەین ئەوانە بە هەند وەردەگیرە لە ناوەندە جیهانەکان لای ڕێکخراوە جیهانیەکان لای وڵاتانی ڕۆژئاوا بۆ نمونەوەکوی باسم کرد کە پێشەکارەکان زیادی کردو بوون بە ساڵانی ڕابردوو تا ئێستا ڕۆژنامەنووسێک چالاکوانێکی ئەوە نەبوو کە زیندانی 6 ساڵ زیندانیان بۆ بسەپێرە بە تۆمەتی ناڕەوە وەش بە ژمارێکی زۆر لەو چالاکوان و ڕۆژنامانە بەیەکەوە دەستگیر بکرێن ئەسڵان زۆربیان ڕفێنراون و بەشێکیان لەوانە هەڵکراوەتە سەرماڵیان و هەروە ئەوەی گرنگە لێرە باسی بکەین کە ڕاستی دەبێت کۆکو لە ڕۆژانی داهاتوو لە 5 تەمووز و هەروەها لە 12 بۆ 15 تەمووز دیسان 9 چالاکوانی دیکە لە زیندانیانی بادینیان دادگایی دەکەن کە 5 لەوانە تا ئێستا کە سوکارەکانیان نایانبینیون و تەنانەت تەلەفۆنکردن لەیان خەدەخە دەکرێت کە پێشتر ڕێگان پێدرا بوو مانگی 1 جار تەلەفۆن بکەن ئێستا تەلەفۆنەکەشان لێ خەدەخە کردوون و نازان ڕەوشی تەندروستیان چۆنە کە ئەوانە کە دەگەیرە بە ناوەندە جیهانەکان و ناوەندە جیهانەکان لە نزیکەوە چاودێرن
ئەوە قابلی قوبوڵ نییە بۆیە ئەم بەرپرسی ناوەندی جیهانی لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا بخۆیان بە منیان گوتووە کە ئەوەی کە ئێستا مەسعودێکە و کابینەیە دەیکات قوبوڵ ناکەین و وڵاتانی ڕۆژئاوایی ئاگادار دەکەینەوە کە پەیوەندیەکانیان گۆڕانکاری بەسەردابێن لەگە ئەو کابینەی کە ئێستا هەیە و پەیوەندی ئەو هاوکاریان و کۆمەکانی کە هەیە ئێستا بۆ حکوومەتی هەرێم دەبڕدرێ ئەگەر بارزانی حکوومەتەکەی بەو شێوەیە پێشەلکاری بکەن ئەوە بەجددی لەسەر هێڵن و من بۆ خۆم لە پەرلەمانیشت ژمارەیەک پەرلەمانتاری یەکێتی ئەوروپا دەیانەوێت نامەی تایبەت بنێرن و هەندێک شتێکە لە میە تا سەپاس نەکەوە نامەی تایبەت بۆ خودی مەسعود بارزانی دەنووسرێت لەلایەن ناوەندە جیهانەکانەوە و بەدەستی گەیشتووە لە ڕێکخراوە جیهانیەکان کە زانیاری ئەوەی تێدایە کە چۆن ئەو وەکو نیمچە هەڕەشەیەکی تێدایە بۆ خودی حکوومەتەکەی کە ئێمە بۆ ئێمە جێگەی داخە بۆ ئێمە کە دڵسۆزان کە لە دەرەوەین کە ئەمە بەڕاستی جێگەی داخە کە بۆچی دەبێ حکوومەتی هەرێم بۆ شێوی لێ بێت کە ئەوەش دیسانەوە زیانە بە پێگەی هەرێمی کاگرەگەست بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕین و لای کاک ئیبراهیم عەباس لە هەولێر لەگەڵمان بمێننەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک ئیبراهیم گەڕین و لای بەڕێز سەبارەت بە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە باسیەوە دەکات کە پارتی یەکێتی کۆنتڕۆڵی زیادەی هێزی پێشمەرگیان کردووە دەستگای هەواڵگری تایبەت بە خۆیان هەیە و پێ دوایە ئەم هێزانە ئەوەی کە زیاتر ئێستا هێز بەکارهێنراوە بۆ سەرکوتکاری بۆ سەپاندنی بڵێن بڕیار بەسەر دادگاکان بۆمانەوە لە حکومڕانی ئەو نیگەرانیانە پێشتریش لە ناوەندە دیبلۆماسیەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تر هەبووە لەوەی کە پارتی یەکێتی بۆ پاراستنی حکومڕانی خۆیان هەم هێزی حیزبی بەکاردێنن هەم ئەو هێزانەی کە بەناوی حکومەتیشن بە حیزبیان دەکەن ئەمە هەر هەبووە راپۆرتەکە جانبی باشی راپۆرتەکە ئەوەیە کە ئەمە بەناوی حکومەتی ئەمریکاوەیە بەناوی وەزارەتی خارجی ئەمریکاوەیە ئەمە نیشانی ئەو بێزاریە کە حکومەتی ئەمریکا بەرامبەر بە ئەم دۆخە خراپەی هەیە کە پارتی یەکێتی لە خراپ بەکارهێنانی دەستگا ئەمنیەکان بەڕووی هاوڵاتیان و بەڕووی ئازادی خوازان و بەرووی چالاکوانانی مەدەنیدا بەکاریان دێنن چونکە ئەو پێشێلکارانی کە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی ئێمە دەکرێت خەڵک ناتوانێت لەسەر نەبوونی موسا لەسەر داوای هەلی کار نەتوانێت خۆپیشاندان بکەوە گەر بکە بازێکی گەورە دەدا لی دەدرێت دەگیرێ بزر دەکرێت کەسوکاری مشکلی بۆ دروست دەکرێت تەلەفۆن بۆ کەسوکارەکەی دەکرێت مەلەفێکی بۆ دروست دەکرێت توهمەی بۆ دروست دەکرێت لە ناو کۆمەڵگا ناشیرن دەکرێت دوای هیچ شوێنێکی تر جێگای نابێتەوە بەهەرحاڵ کۆمەڵێک دۆخێکیان دروست کردووەکە ئەمە هەموو بە هێزە ئەمنیەکان دەکرێن هەموو لیان لە پەنای هێزە ئەمنیەکان دەکرێت شەرت نییە هێزە ئەمنیەکان هەبێت چونکە ڕەنگە هەر حیزب خۆی یان خەڵکێک بەناوی حیزبەوە هندێک شت دەکرێت کە ئەسڵان ڕەنگە هەر هێزە ئەمنیەکانیش ئاگان لێ نەبێ و دەتوانن بڵێن لێگەڕێن ئێمە وەکو حیزب لێ بپرسیاری بۆیە ئەم دۆخە کە ڕەنگدانەوەی هەیە لە ناو راپۆرتێکی گرنگی وەزارەتی دەرەوەی ئەمریکا نیشانەی بێزاری حکوومەتی ئەمریکایە وەک کارێکی کە نیشانی ئەوەیە کە دایانەوێت ئەم فشارەی کە دایانەوێت لە نێردە دیبلۆماسیەکان و لە کۆبوونەوەکان و لە تەعاملی با بڵێن دیبلۆماسی لەگەڵیان هەیە دانەیە بیخەن بیدەنە میدیا و ڕای گشتیش یعنی ئەم دیوەیەتی دەناخۆ بەدڵنیاییەوە ئەم گلیانە هەر هەبووە دامی ئەمریکی دامی کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەت هیخۆر ئاوە بەتایبەت ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکیەکان کە پارەیەکی زۆر ئیسtisمارێکی زۆر لە پێگەیاندنی وەڕاهێنانی پێشمەرگە و تەنانەت هێزە ئەمنیەکان دەکەن بۆ ئەوی هەواڵگریکی کارا هەبێ بۆ ئەوی هێزێکی وەک داعش ناتوانێت گەشە بستێنێت لە ناوناسەیە بۆ ئەوە نییە کە سەرکوتی هاوڵاتیان پێ بکرێت بۆ ئەوە نییە کە خەڵک لە هەولێر و لە دهۆک ئەگەر تەنها بیەوێت نیەتی خۆپیشاندانی هەبێ بگری و لە سعات دوی شەوی بەسەر ماڵی دابدەی و ماڵ منداڵەکەی مۆبایل و ئایپاتەکان لە ناو دەستیان دەربێنی بیبێ و تۆ بیبێ لەسەر ڕەش و دوای ناندێەوە یعنی منداڵی ئایپاتی خەڵک ببێ کە لە خوێندنە لە پێی دەخوێنێ بە ناوی ئەوەی کە ئەوە ئەم کەسەی کە
هەڵکوتاوەتە سەرماڵی با بڵێن خەرقێکی ئەمنی کردووە کە ڕاست نییە و ئەسڵ ئەساسی نیە بۆیە ئەمە کارێکی باشە و من هیوادارم ئەمە یەکێتی و پارتی بەتایبەت پارتی بە زەنگێکی مەترسیدار وەری بگرێکە ئەمە لە ئەگەرێک ئەمریکیەکان کۆمەلگای نێودەوڵەتی ئەوروپیەکان پشتکەنە ئێرە راپۆرتێکی لەو شێوەیە بەسەکە بەدیلێکی وان بۆ دروست بکەن کە خۆشیان نەزانن کە لە شەو ڕۆژێکدا سڕوویداوە. باشە کاگی برایم سەبارەت بە بڵێن جگەلەوەی کە رەخراوی نێودەوڵەتی زۆر هەیە کە راپۆرتی باش لەسەر دۆخی مافی مرۆڤ بڵاو دەکەنەوە بەزەودام دەستگایانەی کە تایبەتن بە وڵاتچوون بە پرسی مافی مرۆڤ لە کوردستانە بڵێن پەرلەمانە دەستەی مافی مرۆڤە سندیکای ڕۆژنامەنووسانە لە بۆی ڕۆژنامە سنتەری میترۆی ئەوانە هیچ کاریگەریەکیان هەیە ئەوانە یاخود بەشێکیان بە زۆری لە زۆرەکان بۆ جوانکردنی سیمای حکومڕانی و بەکارهاتوون. یەکێک لە خراپیەکانی کە لە 2 ساڵی ڕابردوودا ئێمە دەیبینین لە هەرێمی کوردستانەوەیە کە کۆی ئەو ڕێکخراوانەی کە لە هەرێمی کوردستان چالاکن بە ناوی بەرگریکردن لە ئازادی ڕۆژنامەنووسی کۆی ئەوانەی کە فەرمیەکان دەڵێم نەک وەکو سیپیتەی و ئەمانە نە ئەوانەی کە وەکو ئەو ڕێکخراوانەی کە نزیکن با بڵێن وەسیتێکن لە نێوان دەسەڵاتداریەتی هەرێم و ڕۆژنامەنووسان و مافی مرۆڤ و ئەمانە هەموو ئەوانە بەشێک بە زۆرێک لە زۆرەکان یان بێدەنگیەکی سەریان هەڵبژاردووە یان لە شتێک بەدەنگ بێن کە پێویست ناکە لی بەدەنگ بێن لە شتێکیش بێدەنگی هەڵدەبژێرن کە پێویستە لی بێدەنگ نەبن یعنی بۆ خۆیان پێوەرێکیان دروست کردو لای خۆیان بە پێوەری بەرژەوەندی ئەم چەند 5 کەس 6 کەسەی کە بەیەکەوە ئیش دەکەن کار دەکەن دۆخێکیان خۆڵقاندووە کە هەر شتێک بە دڵی دەسەڵات بێ ئەمە دەکەن بەتایبەت لە ڕۆژ ستراتیژیەکەەوە ڕێگەشتی لا بەلا بڵێن و ئەمانە بڵێن بەڵام دوجار شتێک ناڵێن کە ببێتە هۆکاری ئەوەی کە فشارێکی کۆمەلگای مەدەنی دروست بک بۆ ئەوەی کە دەسەڵات بترسێ لەوەی بڵێکا کە ئەمانە ئەگەر ڕخنەمان لێ بگرن خەڵک لێمان ناڕازی دەبێت خەڵک لیان ناڕازی بێ ناتوان حکومڕانی بکەن ئەمان ئەوها ناکەن ئەوەی کە دەکرێشتی زۆر بەسیتن ڕێکخراوەکان زارە سندیکا و ئەمانە هەر کۆتاییان پێ هاتووە هەر بە تایبەتی سندیکا ڕۆژنامەنووسان ڕێک ئەم سەرۆکی سندیکای ئێستا هیچ مەسوولەقێک ناتوانێت وەکو ئەم ئیلتزامی حیزبی جێبەجێ بکە بۆیە هەر ئەمانە کۆتاییان پێ هاتووە دۆخێکان خۆڵقاندووە کە سەریان تەنانە لە دەسەڵاتداری سیاسی شێواندووە ئەمانش متمانیان پێ ناکەن ئەمە زۆر خراپە چکە پیشەیی سیر کە ڕۆژانە ئەگەر ڕەنگە خەڵکی هەرێمی کوردستان تەنها بەهۆی باڵێن زێڕ و ئەمانە کە پەیوەندیان ڕاستەخۆ بە ژیانی خەڵکەوە هەیە شتێکی ڕۆژانەیە سندیکایەکیان هەیە بەردەوام لە بەرزترین نرخ دۆلار نرخ بۆ زێڕنگەراندادنێ بۆی تا زەرەر نەکەن لە کاتێکدایشی زەڕنگەری شێکە کە قازانجێکی زۆری هەیە مەبەستمەوەیەکە ئەمانە پیشەیانە کار دەکەن بۆ بەرژەوەندی ئەو کەسانیش دەکەن کە زێڕنگەرن بەڵام ئەوانەی کە بۆ پیشەیانە لە بواری مافی مرۆڤ و ئازادی ڕۆژنامەنی کاری میدیایی کار دەکەن هیچ جۆرێک پیشیانی ناتوانن کارکەن حیزبیانە کار دەکەن بۆ ڕازیکردنی ئەوە دەکەن کە ئەگەر لەو پۆستە نەمان پۆستێکی تر وەربگرن مساتەحە وەربگرن پارە وەربگرن و ئیلە لاخیری بەڵێ سوپاس دەکەم کاگیڕۆی کە کامرە پرم بۆ لای بەرز سەبارەت بە لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش باسی دەستگیرکراوانی بازینانکراوە کە بەشێکیان بە شێوەی ناسایی دەستگیرکراون ئەوەی کە لای ئێوە هەیە ئێستا چەندیان بڵێن ئەوانەی کە سزادراون بارودۆخیان چۆنەوانش کە چاوەڕێن چەندێ ماوە سزا بدرن وە دادگای نەکراون تێز بەڵێ ئەوەی کە لە بەردەستی ئێمەدا ژمارەی زیندانیانی بادینان 76 زیندانیە 5 زیندانی ئۆڕدی ئەوان سزادراون و ئێستا چاوەڕێی تەسحیح قەرار تەمیز دەکرێت بۆ ئەوەی پێداچوونەوە بە دۆسیەکەیاندا بکرێ و یاخود مەرسومێکی هەرێمی دەربکرێت لەلایەن سەرۆکی هەرێمەوە بۆ لێبوردن ئەوە تەواو بکەم بۆ مانگی حەوت 5 کەس 5 زیندانی لە 5 حەوت ئەوان دادگایی دەکرێن و 4 زیندانی تر لە 12 حەوت زیندانی دادگایی دەکرێن ئەوکان تر دادگایی دەکرێن و لە 29 مانگدا مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەروشکی کە 3 دۆسیەی تری لەسەر ماوە ئەوانش دادگایی دەکرێن ئەوەی کە ماوەتەوە ئێمە نازانین کە چارەنووسی ئەوان چی لێ دێ و بۆ چەندی تر دەبێت چاوەڕێ بکەن لە ناو زیندانەکاندا بۆی دادگایی بکرێ من دەمەوێت ئاماژە بە یەک شت بکەم هەر لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش داهاتووە کە خەڵک هەیە
بۆ ئەو لێبورمانەی کە دەردەچن بە تەبانیە ینی لەگەڵ بە یەکسانی بۆ هەموو ئەو خەڵکانە ناگرێتەوە بۆ نمونە کە بڕیارێک دەردەچێ و کۆمەڵی خصوصیاتی تایبەتی دەرابەوەی کە چێ ئەو بڕیارە دەیگرێتەوە تەنها جیاکاری دەکرێت لەوەدا کۆمەڵە کەس ئازاد دەکرێتەوە کۆمەڵە کەس دەبێنێتەوە خەڵک هەبووە لێبورنی بۆ دەرچووە مودەکەی خۆشی تەواو کردووە هەر نەهاتۆتە سەرباری لێبورنەکە کەمە شتێکی یەکجار مەترسیدارە شتێک کە ئاماژەت پێدا لەگەڵ کاگیبراهیمدا من دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەوی ژەوەیە کە کۆمەڵێک ڕێکخرا و سندیکا و شتەیە لە هەرێمی کوردستاندا بەلامەوە گرنگە قسە لەسەرەوە بکەم ئەوانە نەک تەنها نەبوونەتە دەنگی ڕاستەقینەی ڕۆژنامەنووسان یاخود بتوانن دیفاع لە ڕۆژنامەنووسان بکەن بەڵکو بوون بە حکوومەتی هەرێم وەک ئامرازێک بەکاریان دێنێت لە راپۆرتەکانی خۆیاندا نەتەوە یەکگرتوەکان راپۆرتێکی بڵاو کردەوە مانگی ڕابردوو هاوپێچ لەگەڵ ئەوەدا وەڵامی بەشی داکۆکردنی نێودەوڵەتی کە دیندار زێباری نوێنەراتی دەکات یاخود سەرۆکاتی دەکات هاوپێچ کرابوو لەو راپۆرتەدا ئاماژەی بە راپۆرتێکی یەکێک لەو ڕێکخراوانە کردبوو بۆ سەلماندنی ئەوەی کە دۆخی ئازادی ڕادەربوون لە هەرێمی کوردستاندا چەند باشە لە کاتێکدا ئەو ڕێکخراوە ڕێکخراوێکە بۆ بەرگریکردن لە مافی ڕۆژنامەنووسان دروستکراوە لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەوەی کە ئێمە تێبینیمان هەیە لەسەری ئەوەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا ئەو گروپانەی کە بۆ ئازادی ڕۆژنامەوانی تێدەکۆشن ئەو گروپانەی کە بۆ بەرگریکردن لە مافی مرۆڤ تێدەکۆشن گروپی ڕازگۆنین لەگەڵ ڕۆژنامەنووسان ڕازگۆنین لەگەڵ ئەو خەڵکانی کە بەرگریکاری مافی مرۆڤن بەزۆکو ئەوەی کە ئێستش پێشتر باز دەکە زیندانی نهێنی هەیە یاخود وەکو ئەوانەی سزەدراوانی بادینان ئێوەکو ڕێکخراوی بڵێن لەقێکی ڕێکخراوێکی ئەمریکی لێرە ئەندامی تیمەکە ڕێگەتەن پێنا دێت سەدانی زیندانەکان بکەن لە بارودۆخی لێرە لە سلێمانی لە هەولێر لە بارودۆخی سزادراون بکۆڵنەوە بەڵێ هەندێک جارێمە ئاسانکاریمان بۆ دەکرێت بۆی بچین بۆ زیندانەکان و بتوانین لە زینداندا بیان بینین بەڵام لە ئێستادا دۆخی زیندانیانی بادینان هیچ کەسێک ڕێگەی پێ نادرێت ئەوەی کە ڕێگەی پێدەدرێت تەنها کۆمەڵێک دیپلۆماتکار ڕێگەیان پێدراوە کۆمەڵێک پەرلەمانتار ڕێگەیان پێدراوە ڕێکخراوێکی تر ڕێکخراوی ڕێد کرۆس ڕێگەیان پێدرا کە بچنە ژوورەوە بەڵام ئەمانە بەزنین ینی بۆ ئێمە ئەوە بەز نییە هەموو کەسێک دەبێ مافی ئەوەی هەبێت کە لەکە ئەو دۆسیە لە دۆسیەکی لۆکاڵی دەرچووە ئەو دۆسیەکی نێودەوڵەتیە دوو حکوومەتی گەورە نێردەی دوو وڵاتی گەورە تۆمەتبار کراون بۆیە دەبێت ڕێگەیان پێ بدرێت کە خەڵک بتوانێت بیان مەبەستم ئەوەیە کە ئەو خەڵکانی کە بەرگریکاری مافی مرۆڤن ڕێکخراوەکانی پەیوەند بە مافی مرۆڤ پێویستە بتوانن بیان بینن و هیچی تر زیندانیانی بادینان گۆشەگیر نەکرێت. سپاس دەکەم ڕێگەز کاتمان زۆر کەمماوە بەس سەبارەت بە یەکێتی ئەوروپا کەەوە لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا پێش چەندجارێک کۆبنەوەتان کردووە بە دیاریکراوی بۆ چوونیان چیە لەسەر دەسەڵاتدارانی هەرێم وە لەبارەی دۆخی ئازادی ڕادەربڕینەوە ئەوە دواتریش سەبارەت بۆی کە ئایا ئەمریکا و بڵێن وڵاتانی تژمەرجیان دانا بۆ ئازادکردنی گیراوانی بادینان بە کورتی بێ سپاس دەکەم. بێگومان تەواوی پارتەکانی ناو یەکێتی ئەوروپا کە پەرلەمانتاریانیان چوتە ناو پەرلەمانەوە تەواویان کۆک لەگەڵمان و من لەگەڵ 4 پارتی جیاواز لە پەرلەمانتارانی 4 پارتی جیاواز قسەم کردووە هەمویان ئامادەی خۆیان دەربڕیوە کە نامەیەک ئاراستەی سەرانی حکوومەتی هەرێم و بەرپرسانی هەرێمی کوردستان بکەن نیگرانەکانی خۆیان بگێنن کۆک لە بۆ لەو بەیانامەی لە دەی مانگی 5 ڕابردووش بڵاوکرایەوە کە بە تەواوەتی سەرکۆنی و هەڵسوکەوتانیان کردبوو و ئەوان دوو وڵاتی لەناو ئەو یەکێتی ئەوروپایە تۆمەتبار کراون بەو کەیسا کە ئەوە قابلی قوبوڵ نییە و ئەمن دەمەوێت بە دێرە بڵێم بە حکوومەتی هەرێم و کابینەکەی مەسعود بارزانی مانەوە و پتەوبوونی ئەو لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا پەیوەستە بەم کەیسەی بادینان ئێستا ئەگەر دەست هەڵگرێت و ئێستاش کاتماوە دەست هەڵگرێت و ئەو چالاکوان و ڕۆژنامەوانانەی کە ماون لە ڕۆژانی داهاتوو دادگای دەکرێت یاخود بەشێکان چارەنووسیان تا ئێستا دیاری نەکراوە هەمان دەردی ئەو 5 ڕۆژنامان و چالاکوانانە نەبات وەکو شێوانی برادەرەکانی بۆیە زیاتر ئەوان تووڕەتر نەبن و نیگەرانەکانیان زیاتر نەبێت و دڵنیا بن کە مانەوە و کەوتنی ئەو کابینەیە پەیوەستە بەو کەیسانەوە چونکە مەسەلەی ئازادی ڕۆژنامەگەری
لای ڕێکخراو ناوەندەجییانەکان هێڵی سوورە لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە تەواوەتی باز لەو نیگەرانیان نەکراوە بە پشتبەستن بە تەواوی ئەو راپۆرتی ڕێکخراوە جیێنانە وەیە نیگەرانەکان زۆر لەوە زیاترن کە خودی ئێستای پارتی یا حکوومەتی هەرێم هەستی پێکردووە زۆر ئەوەی کە ئەمە دەیزانین زۆر نیگەرانەکانیان تونترە زیاترە و دڵنیا ئایندەیەکی نزیکدا دەیبینین هەڵوێستەکانیان چەند تون دەبێت بەرامبەر کاردانەوەیان چەند دەبێت بەرامبەر بە حکوومەتی هەرێم. بەڵێ سپاس دەکەم کاگڕێز کاک ئیبراهیم زۆر بە کورتی سەبارەت بۆ ئەگەر بارودۆخێکەوێ بۆ سەرکوتکردنی مافەکانی مرۆڤ سەرکوتکاری بێ سەرگەنە دەرێ خۆپیشاندان بکرێ زیینانیکردن هەبێت تاکەی ئەم حکومڕانی دەتوانرێت بەم شێوە بمێنێتەوە. دەزانی کاک حەشیمجان کێشەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێم سەنگرەوی لەسەر ئەوەیە کە لە ناوچەکەی خۆماندا با بڵێن ئەم زۆر تایپە لە حکومڕانی یان چەند کەسێکی تایپی حکومڕانی پیان وایە بەدیلیان نییە بۆیە بە حیسابی خۆیان دەڵێن ئێمە لە کۆمەڵگای نێودەوڵەتی یان لە ڕێکخراوی نێودەوڵەتی یان لە حکوومەتاتی نێودەوڵەتی بە زۆرێک لە زۆرەکان بێمنەتین یان ئەوەندە ئیلتیزام ناکەین کە ئەوان دەستور بۆ ئێمەدانین یاسا بۆ ئێمەدانین ئێمە لە وڵاتێکین کە یاسا و دەستور و دەستور نا ئێمە یاسا و پەرلەمان و ئەوەی خۆمان هەیە بۆی بە گوێرەی بەژۆندەکانی خۆم ئێمەش وەکو حکوومەتان کار دەکەین تەبعاً ئەمە زۆر هەڵەیە چونکە لەبەرەوە ناکە ئێمە نامانەیە حکوومەتێکمان هەیە بێ ئیرادە بێ نامانە قیادی سیاسیمان هەیە بێ ئیرادە بێ ئەوە نا بەڵام لەسەر حسابی ئێمە پێشەلکاری بەرامبەر ئێمەی هاوڵاتی نەبێت لەسەر بێحورمەتیکردن بە کۆمەلگای خۆت نەبێ ئەمە یعنی گرفتەکە ئەوەیە کە ئەوان هاتوون بێحورمەتی بە کۆمەڵگای خۆمان دەکەن بە ئازادخوازانی خۆمان دەکەن بە ڕۆژنامەنووسان و بە خۆپیشاندەرانی خۆمان دەکەن حکوومەتاتی دنیا بەرگری لە ئێمە دەکات ئەمە شتێکی زۆر سەیرەیانی بەڕاستی شتێکی غەریبەکە حکوومەتاتی وەک شوێنێکی وەک ئەمریکا لە خەم هاوڵاتیانی ئێمە بێ لە خەم ئازادی و کەرامەتی مافی مرۆڤ لە وڵاتی ئێمە بەڵام حکوومەتی خۆت لەسەر ئەمە دژی کۆمەلگای نێودەوڵەتی بوەسێتەوە بڵێ من حساب بۆ ئیرادەی ئەوان ناکەم و حساب بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ناکەن و با بڵێن بە زۆرێک لە زۆرەکان تەسەڕوف بکەن کە وەکو بێمنەت خۆیان نیشاندن تەمان ئەمە بازی گەورەی لەسەر دەدرێت بازەکە ڕەنگە کۆمەڵگاش بازەکەی لەگەڵ بدا ڕەنگە هەموو کورد بازەکەی لەگەڵدا ڕەنگە هەموو هەرێمستان بازی لەگەڵ بدا و من پێم وایە کە ئەم ئاسانکاریانەی کە بە تایبەت بۆ هاتنە پێشی تورکیا و چالاکیە هاوڵگریەکانیان لە هەرێم دەکردن ڕەنگە بەشێکی وەڵام بێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە بڵێن ئەها ئێمە ئەگەر فشاری زیاترمان بخەنە سەر ئێمە ڕێگا بۆ تورکیا دەکەین زیاتر داخلی هەرێمستان و زیاتر بێتە قوڵای هەرێمی کوردستان ڕەنگە ئەمە بەشێک بێ لەو یاریە کە دانیوەک و جۆرێک لە وەڵام دژی ئەوان بەکاربێنن. بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان ئیبراهیم عەباس نووسەر ڕۆژنامەنووس کە لە هەورێرەوە لەگەڵمان بووی هەروە ڕەگەز کەمال ڕێکخەری ڕێکخراوی حەفدەی شوات بۆ مافەکانی مرۆڤ لە بەلجیکا و کامران عوسمان ئەندامی تیمی هەرێمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی کە لە سودوی لەگەڵمان بووی سپاس بۆ بینێرانی مرۆڤ سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.